دوای لافاوەکەی چەمچەماڵ و زیانمەندبوونی دەیان و سەدان ماڵ هەزاران ماڵ خەڵک دوکاندار ماڵ شوێنی گشتی خۆشبەختانە لە سەراستی کوردستان وەکو نەریتی هەمیشەیی کورد کە هاوسۆزی یەکترین هاوخەمی یەکترین لە شار و شارۆچکار جیاوازەکانەوە دەیان کەمپەینی جیاواز ڕاگەیەندرا بۆ هاوکاریکردن و بەدەمەوە هاتنی خەڵکی زیان لێکەوتووی چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری. خۆشبەختانە لە نێو ئەو کەمپەینانەدا دەیان کۆمپانیای نیشتیمانی هەن کە ڕاستە ئەمانە کۆمپانیای ئەهلین، بەڵام لە کاتی ڕوودان و کارەساتەکاندا خۆیان بە بەشێک لە خەڵک دەزانن. یەکێک لەو کۆمپانیانە کۆمپانیای قەیوانە کە بڕێکی باش کە ئەوەی من زانیمە دواتر لە نوێنەریەوان دەپرسین هاوکاری زیان لێکۆتوانی چەمچەماڵی کردووە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم نەریتە و بەشداریکردنی کۆمپانیەکان زیاتر لە دروستکردنەوەی بنەی تەحتیەی چەمچەماڵ کە بەداخەوە زیانێکی زۆری بەرکەوتووە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگلێر کەمال بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی کۆمپانیای قەیوان. کاگلێر سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێز سەرچاو زۆر جاریان ئێمە یەکەم جاری نییە و شەڵا ڕووداوی دیکەی وا دروست نابێتەوە، دەزانین ئاخر جاریشی نابێ. ینی لە دەستگیرۆیکردنی خەڵکدا دەست و قاو نییە. بۆ ئەم جارە بۆ لافاوەکەی چەمچەماڵ چیتان کردووە؟ بەڵێ بەناوی خوای گەورە ڕێگەم بە لە بری بەڕێز شێخ فاخر شێخ تەیب بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی کۆمپانیەکانی قەیوان و هەروەها بەناوی یەک بەیەکی براکانی پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستەی ئەو خێزان و ئەو بنەماڵانە بکەین کە بەهۆی ئەم کارەساتە سروشتێ لە قەزای چەمچەماڵ ڕۆڵەکانیان لە دەزاوبوونە قوربانی و هاوخەمی خۆمان دەرببڕین بۆ ئەوەی کە ئەو زیانە گەورەی بەریان کە و خوای گەورە بۆیان قەرەبوو بکاتەوە، خوای گەورە لە پێشووتر باشتر بکەونەوە سەر ژیانی خۆیان و زیان لێکەوتوان قەرەبوو بکرێنەوە. گروپی کۆمپانیەکانی قەیوان و بیزات بەڕێز شێخ فاخر شێخ تەیب بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی کۆمپانیەکانی قەیوان لە پاڵ کاری بزنسیان بڕوایان وایە کە بەخشین هۆکارێکی گەورەیە بۆ خزمەتکردنی کۆمەلگا و الحەمدولیلا ئەتوانین بڵێن پیشەی هەموو کاتێکیان بووە و بەردەوام بڕۆیان بە بەخشین هەبووە لەسەر ئەو بنەمایەش لەم کات و ساتەدا کە کوردستان و بەشێکی کوردستان کە قەزای چەمچەماڵە و ناحەی شۆڕش دەوروبەری تووشی کارەسات و زیانێکی لەو شێوەیە بوون، پێویستە بە هەمومان هاوکاری بکەین و بە هەمومان کۆمەکۆ بکەینەوە بۆی بتوانین دەستگیرۆی هاوڵاتیانی ئەو شارە بکەین و بەهانایانەوە بچین و چاوەڕێ نەکەین کێ ئەیکا کێ نایکا، ئەوەی کە پێ ئەکرێ ئەو دەستە بێت کە لە پێشەموانەوە درێژ بکرێت بۆ خزمەتکردنی ئەو شارە. بۆیە لەسەر ئەو بنەمایە بەڕێز بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی کۆمپانیەکانی قەیوان لە دوێنێ بڕیاریدا بڕی 1 ملیار دینار وەکو هاوکاری ببەخشە بەو کۆمیسیۆنەی کە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی قەزای چەمچەماڵ پێکهێنراوە تاوەکو ماڵ بە ماڵی ئەو کەسانی کە زیانیان پێگەیشتووە لە ڕێگەی ئەو تیمە تایبەتەی کە بە دوواداچوونیان بۆ ئۆکرێ و ناونووزەکرێن بتوانرێ قەرەبوویان بکرێتەوە. لە ڕێگەی ئەو بەخشینەش لەسەر ئو بنەمایە بووە کە بە پێویستمان زانیوە و ئێمە ئەگەر لەم کاتە نەیکەین ئیتر چ کاتێک بکەین. باشە لە ڕێگەی و کۆمیسیۆنەوە پارەکە دابەش دەکرێت، چۆن ئەو کۆمیسیۆنە هەڵبژێررا و چۆن قەیوان خۆی بەکارەکە هەڵنەسا؟ بەڵێ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی مەیدانی قەزای چەمچەماڵی کرد لەگەڵ لیژنەیەکی یاوەری کە ئێمە بینیمان. لە دوای ئەوە بەڕێز بەڕێوەبەری نووسینگەی ڕاستپار کە سەرپەرشتی کۆمیسیۆنێک بکات بۆ هاوکاریکردنیان و بۆ ناونووسکردن و بەدواداچوون و وردەکاری قەرەبووکردنەوەی یەک بەیەکی ئەو ماڵانە. لەم کاتەیە ئەو کۆمیسیۆنە بەڕەسمی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. تۆش ئەبێ ئەم پارەی کە ئیبەخشی ڕەنگە ئێمە بۆ ئێمە ئاسان بۆیە ماڵ بە ماڵ بگەڕاینایەدا بەشمان کردای هاوکاریەکە، بەڵام لەبەرەوەی حکوومەت باشتر ئەتوانێت ئیش و کارە ئیداریەکان ناونووس بە دوواداچوون و بزانێ بڕی قەبارەی زیان لێکەوتوانی یەک بەیەکی ئەو ماڵانە چەندە بتوانرێت لە ڕێگەی لیژنەیەکی تایبەمەندەوە کە بێگومان لە هەموو لایەنە پەیوەنددارەکانی ناو قەزاکەی تایە باشتر بێت بۆ ئەوەی هەمووان سوودمەند ببن و حکوومەتیش بەڕاستی لەم کاتەیە کە باشتر و جدیتر لە هەمووان لەسەر خەتە بۆ
خستنەگەڕی ڕێکارەکان و چارەسەرکردنی و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان. گروپی کۆمپانیەکانی قەیوان ڕەنگە تەنها ئەوەندەی کە مەبەستێتی ئەوەیە کە دەستەکە دەستێکی ئەمین بێت و وەکو خۆی ئەو ئامانەتە ئەو هاوکاریکردنە بگاتە جێی خۆی کە بێگومان دوای ئەوە ئێمە ئاگدارەکەنەوە لە شێوازی سەرفکردنی ئەو پارەی کە بڕی 1 ملیار دینارە و لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە بەخشراوە و پارەکەش دیاریکراوە لە ڕێی کۆمیسیۆنەکەەوە ژمارە حسابیەک دروست بووە کە بەڕسمی هەموو ئەم پارەیە و لیژنەیەکی تایبەمەند پارەکان کۆئەکەنەوە و دواتر بە پێی پێویست. خۆش دەزانین ڕەنگە گرفت بێتەوە کۆمپانیاگەکەوێتە ناو قەزایەکی لەو شێوەیەوە ماڵ بە ماڵ بگەڕێ و یاخۆت بتوانێت بە شێوەیەکی ڕێک و پێک هەموو زیان لێکەوتوانە چۆن بوو بە چ شێوازێک بووە تاوەکو بتانی هاوسەنگێکە ڕابگری کاتێکی زۆرت بوێ و بۆ ئەم کاتە لە باشترین ڕێگە چارە ئەوەیە کە حکوومەت خۆی سەرپەرشتی کارەکە بکە و ئێمەش بە پێویستمان زانی بەڕاستی هاوکاریکردنی قەزای چەمچەماڵ چونکە چەمچەماڵ لە لای هەمومان هەر تایبەتە و لە ڕابردووش بەهۆی ئەو شەید و ئەنفالکردنەی کە لەو قەزایە ڕوویاوە هەرچێکی بۆ بکەی کەمە. کاک دلێر ینی لەم جۆرە ڕووداوانەدا بەداخەوە کە بە هەزاران ماڵ زیانمەند دەبن بە سەدان ئۆتۆمبیل ژێرا و کەوتون لافاویان تێچووە خەسارەتمەند بوون یعنی ڕەنگە زۆرێک لەو هاوڵاتیانە ینی حکوومەت مەسەلەن کۆمپانیەک دەستی پێیان نەگا ڕاستەوخۆ ڕەنگە ئەوە بچن خۆتان دابەشیکەن ڕەنگە ماڵ بە ماڵ کۆمەڵێک ماڵ بەش بێن و لە پەنا ئەمەوە دەیان کەمپینی دیکە کراوە ڕەنگە هەندێک ماڵ ینی چەند جارێک ئەو هاوکاریانە وەربگرن هەندێک ماڵی دیکە بێبەش بن ینی وەکوتم سەدان ئۆتۆمبیل ژێرا و کەوتون ئەمانە چۆن قەرەبوو بکرێنەوە خۆ تۆ کارە خێرەکە بۆ ئەوەیە کە ئەو کەسانی زیانیان لێکەوتووە تۆ کۆمەکێکیان بکەیت یارمەتیەکیان بی وەکو دەڵێ لەگەڵیانە دەستگیرۆیەکیان بکەی هەموو زیانەکە خۆیان ناتوانن بیبژێرن بووی تۆ کۆمەک هاوکاریان بکەیت حکوومەت لەم کاتەدا لە ڕێگەی مختارەکانەوە کە من ئاگادارم لە ڕێگەی مختارەکانەوە یەک ماڵەکانی ناونووس کردووە بڕی زیانەکەی تەنانە دوێنەیان گرتووە لە ماڵەکانە ئەنی زۆر بەوردی ئەم ئیشە دەکا ڕاستە زۆر جار خەڵک دەڵێ گومانم هەیە لە حکوومەتیان ئەها بەڵام ئێمە دەزانینم کۆمیسیۆنێکی وەکو دەڵێت دەستێکی ئەمینن خۆشببختانە ئەنی دەستێکی ئەمینن دەستێکی پاکن و زۆر بەجددی لەسەر خەتن بۆی کە کۆمەک بۆیە پەلەشیان نەکردووە بۆی ناژکارەکان هەمووی بەباشی بگاتە جێگەی خۆی کاک لێر ئەم نەریتە چەندە گرنگە بەردەوام بێ و هەموو کۆمپانیەکان بگرێتەوە هەموو سەرمایه‌دارەکان بگرێتەوە هەموو کەسانەی کە ینی لەم کوردستانەدا دەژین لە خێر و بێری ئەم وڵاتە سامانێکیان پێگەناوە ڕاستە ئەمە کار و بازرگانی و بزنسی خۆیانەوە وەرە هاوڵاتێکی تر بەڵام لە دۆخی وەهادا بەشدار بن. بەڵێ وەڵا ئەوە جوانترین نەریتی کورد پێکەوەی و دەستگیرۆیی و بەخشینە لە ناو یەکتر و ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان بەدەر لەوەی کۆمپانیەکەمان کووردە ئەلحەمدولیلا و خاوەنەکەی کووردە و لە شاری سلێمانین و لە هەموو عێراق و دەوروبەریش لە سەراسی ناوچەی کارەکەین بەڵام دوجار ئێمەش لەم ژینگەیەیە پێگەیشتوین و لە هەرێمی کوردستان و ئارامی و ئاسایشەی کە ئەلحەمدولیلا توانیومانە ئەو کاری بزنسی خۆمان و ئاوەدانکردنەوەی وڵات بکەین بۆیە بەخشین لە ناو کورد شتێکی تازە نییە و خۆشتان نەزانن ئێمە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان بەدەر لە هەموو کارەساتە سروشتیەکان و ئەو بارودۆخە نەخوازا و لە ناکاوانەی کە ڕوەدات بەردەوام بەشێکی تایبەتمان هەیە کە هاوکاری و دەستگیرۆیی چین و توێژە جیاوازەکانەکە کە ئێمە ناچینە وردەکاری بەڵام بەخشینی 1 ملیار دینار لەم کاتەیە بەدەر لەوەی کە ئەرکێکی ئاینیە ئەرکێکی نیشتیمانیە و لە هەمان کاتە نەریتێکی جوانی کولتوری ناو خێزانە کوردەکانی شاری سلێمانیە کە بەڕێزان لە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە چوارچێوەی کارکردنیان بڕوایان بەو بەخشینە هەیە و هەمیشە بەو ئاراسەیە کاریان کردووە کە بتوانین لە پاڵ کاری بزنسمان ئەوەی کە پێمانەکرێت بۆ دەستگیرۆی هەموو لایەک بۆ ئاوەدانکردنەوە بۆ سەرپێخستنەوەی ژیانی کەسانێکی تر بە ئەرکێکی پێویست بزانرێت لەم کاتەشا کە ئەوە جێبەجێ کراوە خەڵکی چۆن قسە ئەکەن چی ئەڵێن و بە چ شێوازێکا خەڵکێک هەیە سوێ نەخوا کۆمنتە نووسێ ئەمە ئاکا ئەوە ئاکات ڕەنگە لە ساتی ئەم بەرنامەی ئێمە کە ڕاستە خۆیە تۆمەتێ ببەخشێتەوە ئەم پارەیە
کە حکومت کۆیە کاتەوەکو پێویستنەگا کاکە ڕانکۆ خۆتە زانی لە هەموو دنیا ئەم کارە ساتە سروشتیانە ڕوئەیە و لە وڵاتانی دەوروبەر کە ڕەنگە پێویستیان بە بەخشینی سەرمایه‌دارەکانیش نەبێ ئەم جۆرە کارە ساتانەکە ڕوئەیە بەڵام خۆ بێ حکومت لەسەر و هەمووانەوە بکرێت نەخێر حکومت لەم کاتەیە لە هەموو کەسێک باشترە بۆ ئەوەی سەرپەرشتی پرۆسەکە بکە تۆ ئەچیتە کۆڵانێکی قەزای چەمچەماڵ 20 ماڵی تایە 20,000 دلارت پێیە خەڵکێکە بینی نابێ عاتیفە بڕیار بە عاتیفە بۆ بەخشینە بۆ دەستگیرۆیە بۆ بەهاناوە چوونە بەڵام ئەگەر بتەوێ 100% قەرەبووکردنەوەیەکی دروست بێت ناکرێت کەسێ ملیۆنە دلار زیانی بەرکەوتووە کەسێک 5,000 دلار زیانی بەرکەوتووە کە بە هیچ شتێک قەرەبوویان ناکرێتەوە بیرن نەچێت چکە ماڵ و حاڵیان لێ تێک چووە ڕۆڵەکانیان بۆتە قوربانی بەڵام خۆ ناشکرێدا بنیشین نەخێر ئەرکی هەموو لایەکمانە بەڕاستی دەستخۆشی لە یەک بەیەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەی نێمە بەش بە حاڵی خۆمان کە ئەبینین بەو شێوە جوان و بەو هاوخەمیە زۆرەوە لە هەر شوێنەگە بینی کەمپینە ڕاگەێنراوە لە شاری سێمانی لە هەولێر لە ئاکرێ لە شوێنەکانی تر لە پێنجوێن لە قەزاکانی دەوروبەری سلێمانی بۆ چییە؟ هەمووی بۆ هاوکاریکردنی چەمچەماڵ نییە خەڵکێک گەڵێ نا ئەوەیان پێویست نییە ئەوە مەبەن بڕواتان هەبێ ئەگەر پێویستیش نەبێ بۆ خەڵکی قەزای چەمچەماڵ لەم کاتیا پێویستە چونکە من بۆ خۆم لەگەڵ تیمەکەمان کە تا ئەم ساتە قسە لەگەڵ بەڕێز دەکەین ئێمە تیمێکی مەیدانیمان لە ژمارەیەکی زۆر لە ئامێری شۆفڵ تەنکەر بارهەڵگر لە ناو قەزای چەمچەماڵ بوون لە یەکەم ڕۆژی دوای کارە ساتەکە بۆ پاکردنەوەی کۆڵان و گەڕەکەکان کە تا ئێستاش لە شۆڕش و لە چەمچەماڵن باوەڕە دەبێت کاگرانکەوەی ئێمە بە چاوی خۆمانەمان بینی خەڵکی واهەیە هەر هیچی بۆ دەرنەچووە تەنانەت ئەو جامتای مناڵەکەی کە کتێب و دەفتەرەکانی خوێندنی تایە نەیتوانیوە لەگەڵ خۆی بیبە بەر کارە ساتەکە زیانێکی گەورەی پێگەیاندووە ئێکەواتە تۆ پارەی پێویستە کەلوپەلی پێویستە خواردنی پێویستە بەڵام چۆن ئەکرێ بە چ شێوازێ ناکرێ هەر کەسێکی شەستێ بڕوا لە چەمچەماڵ بڵێ من ئەم هاوکاریەکەم ڕاستە خێرە ڕاستە هاوکاریە بەڵام تۆ بە شێوەیەکی عادیلانە بە شێوەیەکی ڕێک و پێک بزانی حکومەتیش بۆ ئەمە باشترە لە ڕووی ناونووسکردنی ئەو کەسانە و بە دوواداچوون بۆ قەبارەی زیانەکان بۆیە دیسانیەمەوە سەر ئەو خاڵی کە پرسیارت کرد بەخشین لە ناو کورد نەریتێکی جوانی کوردەواریانەیە والحەمدوللیلا بەو پێیەشی کە هەمومان مسلمانین لە هەموو کە زیاتر بڕوامان بەوەیە کە هاوکاریکردنی براکانمان لە هەر شوێنێکی کوردستان بێ بەشێکن لە خۆمان و پێویستە و ئەرکێکی گرنگە کاک لێر سپاس دەکەم لێرکەمال بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندنی کۆمپانیای قەیوان سپاس بۆ بەشداریکردن دەستان خۆش بێ دووبارەتان زۆر بێ زۆر سپاس بۆ بەڕێزیشتان لە کۆتاییشدا دووبارەیەکەینەوە کاڵین خوای گەورە قەرەبووی زیانەکانیان بکاتەوە و خوای گەورە بە شێوازێک بیان خاتەوە سەر ژیانی خۆی کە هەموو لایەک ئەو بارەس قورسەی کە لەسەر شانیان بۆ بۆیان ئاسان بکات سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە سەرچاو زۆر